شاخ بوو دەچێتە ناو ژیانی گەریلایەتی لە سیاسەتکەشەکانی کوردستان. لە ساڵی 1995 لە شاخدا بەشداری یەکەمین کۆنگرەی یەکێتی ژنانی ئازادی کوردستان یاش دەکات لە ئاواکردنی ڕۆڵی سەرەکی دەگەڕێت. 1975ەوە ئاشنایی لەگەڵ کۆمەڵە گەنجێک پەیدا دەکات کە ئامادەکاری بۆ دروستکردنی تەربیەرێکی گەورە دەکەن لە کوردستاندا. ئەویش گروپی ئایدۆلۆژیای پارتی کرێکارانی کوردستانە بەڕێوەبەری. بەڵام لە هەموو کاتێکی زیاتر دەرفەت و فرسەت بۆ کورد دروستەبێ. ئەمڕۆ وەکو ڕێکخراوی ژنانی ئازاد هەستان بە سازدانی سیمینارێک بۆ یادی شەهیدانی پاریس کە لە پاریس شەهید کران لە شاری کەرکووک سازماندا ئەم سیمینارە کە بە ئامادەبوونی کۆمەڵێک ڕۆشنبیر و کۆمەڵێک لە سیاسەتمەداری شاری کەرکووک و کۆمەڵێک ژمارەیەکی زۆرش لە ژنان ئامادە بوون بۆ ئەم سیمینارە. ناوڕۆکی سیمینارەکە یەکەم جار باسی ژیاننامەی هەر سێ ژنە تێکۆشەر کراکە لە پاریس شەهید کران و دەربارەی ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی باسی ئەم شتانە کرا.